لە مزگەوتی گەورەی ئامێدیم کە مزگەوتێکی زۆر کۆنا مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ 537 کۆچی واتە مێژوەکەی زۆر کۆنا. کاک عومەرم لەگەڵا هەندێک زانیاری هەیە لەسەر مزگەوتەکە لە بۆم باز دەکاتن. کاک عومەر زۆر سوپاس دەکەم لە بۆ ئەو یارمەتیدانە. پێم بڵێ ئەو زانیاریانە چین لەسەر ئەو مزگەوتی گەورەی ئامێدی مێژوەکەی بۆ کەیە؟ والله مێژوەکە بزانم بای ئیسلامەکان چاکردووە. بەڵێ وەختی زەردەشتیەکان و وەسیحیەکان بابڕە چاکردووە. دواتر ئیسلام هاتن ئەوە کردبوو مزگەوتێکی گەورەی ئامێدی. مزگەوتی گەورەی ئامێدی هیچ دەستکاری تێدا نەکردووە، هیچ دەستکاری نەکراوە لە کۆنەوە. جوانی ئەو مزگەوتە لەوەدا کە هیچ دەستکاریەکی نەکراوە. بەڵێ نەکردووە. شوێنوارە مێژوویەکانی هەمووی ماوە. بەڵێ زۆرمە، یعنی کەدی دەستکاری هیچ ڕەنگێک تێدا نەکردووە. باشە لە سەردەمی چ میرنشینێک ئەو ئەگەر لەگەڵ من بێ بابچین بەناو مزگەوتەکەشدا بگەڕێن تەماشای ناو مزگەوتە با تەماشای ناو مزگەوتەکەش بکەین و بزانم لە سەردەمی میر حسێنەوە مزگەوتی گەورەی بەعدینان دامەزراوە. هاکۆ ئێستا ئاینی ئیسلامی نوێژ تێدا دەکەن مزگەفتی گەورەی ئامێدیەوە. هەموو خەڵک دێن لێرە نوێژی خۆیان دەکەن و گەشتیارەکانیش هەردێن لێرە تازە زۆرمان دێ. ئەجنەبیەکانی هەن زیاد دەکەن کوچوونە ینی تەماشای ناو مزگەفتەکان دەکەن ینی دیروکەکان باشە کاک عومەر ئەو مزگەوتە هیچ نۆژەنیش نەکرایەوە هیچ ڕەنگێکی هیچ ینی ڕەنگیشی هەروەکی خۆی ڕەنگێکە بە تۆزێکە گوڵوبانە بەری چەند ساڵی گۆڕیەوە گڵۆپ و شتەکان مزگەوت ینی دەستکاری هیچ بیناتێکە نەکردووە هیچ ڕەنگێک. هەر مامۆستایەکمە هین سەزانیاری ئەو مزگەفتە هەیە بەس تۆزێکی ناساخە منش پێیان گوتم کاوامۆستا زانیاری زۆر باشیە لەسەر مزگەفتەکە بەڵام هەندێک ناساخە ئیشاءالله خوا شفای دەداتن.